دۆسی ئەم شەومان دەکەینەوە کە تایبەتە بە دانوستانەکانی ئەمریکا و ئێران. لەسەر ئەم بابەتە میوانمان هەیە، لەگەڵ میوانەکەمان گفتوگۆ و قسە و باسی زیاتر دەکەین. میوانەکەمان بەڕێز عەباس جبوری، شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز جبوری، شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆتان ئاگادارن وا بڕیارە ڕۆژی شەممە دانوستان لە نێوان ئێران و ئەمریکا لە عومان بەڕێوە بچێ. پرسیارەوەیە ئایا کاردانەوەی سەرکەوتن یان سەرنەکەوتنی ئەم دانوستانە لەسەر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و لەسەر عێراق چی دەبێت؟ بسم الله الرحمن الرحيم. تحية ولا بناي خايب بخشندي مهربان صلاة عليه وبينراني بريس. يعني المفاوضات دانوستان الجانب الأول من ديوي يكمي تفرندوا ديوي يكم قناغي يكم أو بك أمريكا ديويز دانوستان كان بشويكي راستو خوبن و أو زورا گفتگویش یاخود دەستپێکەکە لە ئیمارات بێت. بەڵام دیار بوو کە ئێران ویستی لە عومان بێت و ویستی ڕاستەوخۆ نەبێت نێوەنگیرێک هەبێت. ئەمە جیاوازی نێوان هەردوو لابوو. من پێم وایە خودی قبولکردن بە دانوستان بەشێکە لە چارەسەر و تا ئەمڕۆ کاتێک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕووی لە دانوستان کردو جا ڕاستەوخۆ بێت یاخود نا بۆ خۆی چارەسەرکردن و کشاندنەوەی فتنەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لەبەرەوەی ئەگەر هاتووە ئەو فتنەیە بەڕاستی ڕوویدا بێت دەبووە کێشەیەکی گردوونی و کێشەکە زۆر گەورە دەبوو. بەرژەوەندیەکانی ئەمریکا لە تەواوی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەن، لە عێراق، لە قەتەر، لە وڵاتانی دیکە وەکو بەحرەین، لە کوێیت. ئەمریکا بنکەی سەربازی هەیە. کاتێک هێرشێکیش بکرێتە سەر ئەو بنکانە بێگومان وەڵام دەبێت و دەبێتە شەڕ و کاریگەری لەسەر هەموو وڵاتان دەبێت و لەسەر تەواوی پرسەکانی ناوچەکەی دەبێت. من پێم وایە بەکارهێنانی یەخود ئەو جۆرە داناییە لایەن ئێران بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشە و ئاڵنگاریە دوازار دەبێتە هۆی ئەوەی کە ئەم هەڕەشە و هەڕەشەکاریە کۆتایی بێت. بەداخەوە عێراق لاواسترین بازنەی ئەم ململانەیە، لەبەرەوەی عێراق خاوەنی کەلوپەل و پێداویستی و ئامرازی پێویست نییە تا لە بەرامبەر ئەو شەڕە بوەستێتەوە. بە تایبەتر کە ئەو پەیوەندی لە نێوان عێراق و ئێراندا هەیە پەیوەندێکی قوڵ و درێژخانە. باش، زۆر باشە. بەڕێز جبوری، با هەموو ئەگەرەکان وەربگرین. ترامپ دەڵێ ئەگەر هاتوو دانوستان سەر نەکەوت بژاردەی سەربازی لە ئارادایە. با ئەو ئەگەرەیان وەربگرین. ئەگەر هاتوو ئەمریکا هێرشی کردە سەر ئێران، هەڵوێستی عێراق چی دەبێت؟ بە دیاریکراویش میلیشیا چەکدارەکانی عێراق کە لە ئێرانەوە نزیکن. يعني هو الموضوع بصراحة بەڕاشکاوی بابەتەکە بابەتێکی زۆر هەستیارە، بە تایبەتی ئەم زۆرە پرسانە. شتەکە تەنیا پەیوەندی بە حەشدی شابی و گروپە چەکدارەکانەوە نیە. ئەگەر گورزێکی وەها بووە شێنرێت، عێراق کاریگەری زۆر گەورەی لەسەر دروست دەبێت. لەبەر ئەوەی بەشێک لەو فڕۆکانەی کە ئێران بۆردومان دەکەن بە دڵنیاییەوە یان لە عێراقن یان لە عێراقەوە نزیکن. کەواتە ئێران ئەمە شۆک و زانیاری دەڵێم ئێران زیاتر لە 1000 موشکی ئامادە کردووە. ئەو 1000 موشەکە لە کۆمەڵێک ئۆپەراسیۆنی سەربازی تاقی کراونەتەوە و لە ئەگەری هەڵگرتنی ئەو جەنگە بەکاردێنات. عێراق هێزیەکی نییە تا ڕوبەڕووی ئەم شەڕە بێتەوە و بتوانێت بوەستێ. ئابوووریەکی باشی نییە تا لە بەرامبەر شەڕەکە بوەستێ. عێراق تا بڵێ لاوازە، بۆیە کاریگەری هەرە گەورە و ڕاستە و خۆ لەسەر عێراق دەبێت. لەبەرەوەی ئەم جەنگە درێژە دەخانێت و تاوەتی لەو پێگانێکە بنکەکانی ئەمریکا لێن کاریگەری گەورەیە دروست دەکات لەسەر ئەو وڵاتانە. بۆیە دەبێت عێراق تا دەتوانێت خۆی دوور بخاتەوە لەم زۆرە ململانەیانە. پێش و تریش
عراق هەمیشە دوور بوو لە سیاسەتی بەرە و بەرەکاری بەڵام ئەم جارە شەڕەکە لە عراق نزیک دەبێت بۆیە کاریگەری لەسەر عراق دەبێت و ڕاستیەکەیش ئەوەیە ڕەنگە کێشەی زۆر گەورە لەو شەڕەوە بەسەر عراقدا بێن و زۆرجاری وڵاتەکە بن و لەبەر وەکو ئاواژەم پێکرد بەرژەوەندی هاوبەشش لە نێوان هەردوو وڵاتدا لەگەڵ عراقدا زۆر باش خۆیە کاریگەری دەبێت کەواتە بەڕێز جوبوری ئێوە وەک خۆشتان دەڵێن عێراق زۆر لاوازە لە هەموو ڕوویەکەوە ئەمریکاش داوای چەکدانانی لە میلیشا عێراقیەکان کردووە لێستا حیزب الله ئەمڕۆ دەڵێت چەکدانانین خوێندنەوەتان بۆ ئەمەیان چییە؟ بابەتەکە بەم شێوەیە ئەمڕۆ گروپە چەکدارەکانی عراق ئەوانەی با بڵێن ئەو جۆرە ناویان هەیە بەرەی مقاومە گوتیان ئێمە جەمێنینەوە لەبەرەوەی مانەوەی ئێمە هاوپێچە لەگەڵ مانەوەی داگیرکاری ئەوان پێیان وایە بنکەکانی ئەمریکا لە عێراق بنکەی داگیرکارین ئەوان دژی بوونی ئەمریکا شتێکی ڕوون و ئاشکرا و نەشیان شاردوێتەوە ئەوان گوتیان ئەو کاتەیە ئەمریکا دەچێتە دەرەوە ئێمەش نامێنین و ئێمەش دەبینە بەشێک لە دامەزراوەکانی با بڵێن هێز ئەمریکا وەکو حەشدی شەعبی و ژێر فەرمانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بەڵام تاکو ئەم جۆرە هێزانە هێزە بیانەکان لە عراقدا هەبن ئەم گروپە چەکدارانش هەر دەمێنن چونکە ئەوان دەڵێن چی دەڵێن ناکرێم من لە جەرگەی ئەو ڕووداوانەدا چەکەکەم دابنێم لە چەکدا بماڵێ لە چوارچەوەی ئەو پەرەسەندانەدا خۆمان بەدەستەوە بدەین من ئەوەشم بەبیرە کاتێک عراق لە ساڵی 2023 داگیرکرا بۆش گوتی ئەگەر ئەمریکا داگیر بکرێ بێگومان مقاومەی ئەمریکی بۆ ڕوبەڕووبوونەوەی داگیرکار دروست دەبێت کاتەمە کاردانەوەیە و گروپە چەکدارەکان باوەڕیان بە دۆزێکیە و تاکو ئەوان نهێنرێنە ئەو باوەڕە ناکرێت وایان لێ بکەین کە چەکەکانیان دابنێن و باوەڕیان پێ بکەین بەڵام بەڕێز جوبوری وەکو خۆشتان ئاماژەتان پێدا عێراق لە هەموو ڕوویەکەوەی یەکجار لاوازە ئەگەر هاتوو ئەو داواکاریانەی کە ترامپ داوای کردووە هەر لە چەکدانانەوە بیگرە ئەگەر هاتوو هێرش کرایە سەر عێراق ئایا ئەو لایەنانە یا میلیشیاکان دەتوانن بەرگەی هێرشێکی زەبەلاحی ئەمریکا بگرن؟ من پێم وایە ئەمریکا ئامانجەکانی لە نێو ئێران دەبێت کاردانەوە دەبێت وەڵام دەبێت بۆ هێرشی سەر بنکەکانی ئەتاگەر وەڵامیش بداتەوە بابەتەکە تۆزێک ئالۆزە لەبەرەوەی فرێڕە هەندە و دەسوەردانی زۆری شێ ئەمڕۆ بەشێک لە گروپە چەکدارەکانی بەرەی مقاومە باوەڕیان وایە کە بە نمونە سنوور ئاینی نییە دەڵێن نابێ خۆمان بە شناس ببەستینەوە دەڵێن ئێمە ئاینێکمان هەیە و بەو ئاینە ئێمە سنوور نازانین کاتە عێراق ئەمڕۆ خاوەنی سادەترین شت خاوەنی سیستمی موشکی نییە خاوەنی بەرگری ئاسمانی نییە توانای ئەوەی نییە کە هیچ شتێک بکات ئێمە پاتریۆتمان نییە ئەگەر موشکێک بکەوێتە خوارەوە بەرگری لەو موشەکە بکەین یاخود ئەو موشەکە خەینە خوارەوە ئەمریکا بۆیە پلانی ئەوەی دانەوە کە عراق پرسەک بکات ئەو دیمەنە سیاسی ئەمڕۆ هەیە دیمەنێکی زۆر ئالۆز زۆر باشە و شتەکان تێکەڵ بە یەکترین و بەشێک لە ڕایەکان دژبەرن لەگەڵ یەکتری لەبەرەوەی بەرژەوەندی هاوبەشەیە بەرژەوەندی هاوبەشی ئێران ئەمریکا لە نێو عراقدا ڕەنگە ئەو بەرژەوەندیان ئەگەر بکەونە مەترسی زۆر باشە بەڕێز عەباس جوبوری شڕۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵ ما بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.